بڕیارەکەی دادگای فیدراڵی بڵێنەوەی لەبارەی نەوتەوە تەوقیتی بڕیارەکە چی لە پشتەوە بوو چکۆی سەڵ هەندێکی دەڵێن بڕیارەکە سیاسیە دەڵێن دواخستنەکەشی هەر بە داواکاری بەرپرسانی هەرێمەر دواخستنەکەشی هەر سیاسی بوو خوێنەوەی بەڕێز بۆ بڕیارەوە تەوقیتەکەشی پەیوەندی بە مەسەلەی غازەوە هەیە خۆی لە ڕاستە من چەند جارێک بیستم ئەوە ڕاست بکەمەوە ئەم بڕیارێکە لە دادگای ئیتیحادی عێراقەوە دەرچووە ئەتوانین بڵین لە 100% ڕەبتی بە غازەکەەوە هەیە نەوتەکە کە تێکەڵەکەن لە بەرەوەی لە ڕابردووە نیشانەی پرسیاریشان هەبوو لەسەر نەوتەکە بەڵام تێپەڕیوە بەسەریانە وە فرسەت 10 ساڵ فرسێتە ناوە بە هەرێمی کوردستان ئەگینا ئەمەی کە هەیە شەڕێکی نوێی وزەیە لە عالەما کە لە جیهانە ئەکرێ جزئێکی ئەم شەڕە بەر هەرێمی کوردستان و ئەو دەوڵەمەنی هەرێمی کوردستان ئەکەوێ بە غاز و ئەتوانین بڵین زۆر بوعدی هەیە ئەم بڕیارە کاک حەکیم ئەگەر لە رووسیاوە دەست پێکەین رووسیا و ئەمریکا ئێستا وەکو ینی شەڕ لەسەر دوو جەمسەرگیری جیهانی ئەکرێ و هەتا ئێستا کارتی غاز لە دەستی رووسیا کارتێکی زۆر بەهێزە و لەبەر پێدانی ئەو کارتە زۆر کارتی سیاسی بەدەستێناوە و وڵاتیشی لە زۆر قەیرانی خۆی ڕزگار کردو لە دوای ساڵی 1990ەوە غازی رووسیا ئەگەر ئەمە بێمە سەر ئەوەی تەنها ئەگەر دیقەت بێ لە بەهاری عەرەبیا زۆرێک لە وڵاتەکان کەوتن و بەرچاوی هەموو وڵاتانی جیهانەوە ئەوەی کە نەیان هێش بکەوێ بەڵام هەموو وڵاتەکە تەخت بوو سووریا بوو لەبەری سووریا ئەکرا بکرێتە ترانزێتێک بۆ گواستنەوەی نەوت لە قلیج و لە هەنێ وڵاتەوە وەکو بەدیلی نەوتی رووسیا لێرەوە یەکسەر ئێران و رووسیا هەنێکەوە هاتنە سەرخەت بە هەموو هەوڵێکی تاواتی خۆیانە بەشار ئەسەدیان ڕزگار کردو و نیانش ئەم ڕێگە استراتیجی غاز بکەوێتە دەست بۆکو بڵێ جەمسەرگیریەکەی ترەوە کە ئەمریکا و وڵاتانی ئەوروپایە ئێسش هەمان یاریە کە من تەمەنا ئەەکەم هەموو بەڵام موسیبەتە لە هەرێمی کوردستان و عێراق بڕێ بۆیە عەقڵێکی وردی سیاسی ئەوێ بە ئینکاری ئەم ئیشە ناکرێت ئەبێ بزانێت چۆن ئەبێ بزانێت هەرێمی کوردستان ئەبێ بزانێت چۆن مامەڵە لەم یاریەکات چونکە ئەمە تەنها یاریەکە لە دەرەوەی زۆر گەورەتر لە دەستی هەرێمی کوردستان تەنها مفعول بیەکە کە ئیشی لەسەرەکرێ یعنی سەبجەکتەکە بابەتێکە ئیشی لەسەر نەفاعیلە نەبکەرە و ئەوەیە کە کردداری بەرامبەرەکرێ بۆیە لێرە ئەم نمونە بۆچی هێنایەوە هەرێمی کوردستانیش لە دوای قەتەر یەکێکە لە وڵاتە زۆر دەوڵەمەندەکان بەغاز و لە ئێستا تقریبا 5 ملیار مەتر سێجا بەرهەمێنانی غازی هەیە بە نزیک غازی گیان لە هەرێمەوە بەڵێ سەریکە خەتەرەکە لە چیایە هەم بۆ ئێران هەم بۆ رووسیا ئەمە بۆی وێنە گشتەکە باسکەن و هاوڵاتیانیش لێ ئاگادار بن باز لەوە ئەکرێت کە لە ساڵی 2035 بەرهەمێنانی غازی هەرێمی کوردستان ئەگاتە 40 ملیار مەتر سێجا کە ئەمە زۆرە و لە کاتێکە ئەم غازەکە پەرەی پێ ئەدرێت ئامانجەکە لە چییە کە ئەو کارتی وزەیە لە دەستی رووسیا سووک بکرێ وەزائیدەن لە تەنیشتی ئێرانەوە کە ئێران نەوت هەناردە ئەکا بۆ تورکیا لە ئێستاە تورکیا ئەو نەوتەی ئەو غازەی ئێران لەسەری زۆرەکەوێت نرخەکەی زۆرەکەوێت بۆیە ئەوی چاوی بڕیوەتە لەوە هەمکێشار چاوی بڕیوەتە سەر غازی هەرێمی کوردستان و لە هەمان کاتە ئێران سەرڕایەوەی عێراق خۆشی دەوڵەمەنە باشوور ناوەڕاست دەوڵەمەنە بە غاز بەڵام ڕێگە نایە بەرهەمێنان بکات لەبەر ئەوەی ئێران خۆی غاز و کارەباشی پێفرۆشێ عێراق دووهەم وڵاتە لە جیهانە بۆ بە فیڕۆدانی غاز بە ناچاری بۆیە ئەگەر دیقەت بن لە تەنیشتی ئێرانە و لە بینی تورکیا و باشوور ناوەڕاستی عێراقا و وەکو ترانزێتە بەکار بێنێت لە تورکیا و ئەم غازی هەرێمی کوردستانە بچێت بۆ ئەوروپا ئەمە کارەساتە هەم بۆ رووسیا لە ڕوانگەی خۆیانەوە کارەساتە بۆ رووسیا و بۆ بلۆکی رووسیا و ئێران و چین ئەگەر دیقەت بن وڵاتێکی وەکو رووسیا ئەڵمانیا لە سا 65 وزەکەی پشت بە غازی رووسیا بەسێ فەڕەنسا نزیکی بە لە سەیە 16 ئیتالیا بە لە سەیە 46 ئیتر وڵاتانی ئەوروپی بە ڕێژەی تر یعنی وڵاتی وەکو وڵات هەیە وەکو هەنگاریا و هەندێک وڵاتی تر بە لە 100 پشت بە غازی رووسیا بەسن بۆیە بە مروری زەمان ئەیانەوەی ئەمە یەکەم ڕێگە خۆشکردن بێت بۆ ئەگەری ئەو سزا ئابووری وزانەی کە ئەخرێتە سەر رووسیا کە ئەمریکا بەتەمای ئەگەر لە ئەگەری هجوومکردنە سەر ئۆکرانیا و لە هەمان گەشە بۆ درێژخایەن ئەیانێ ئەو کاتی غازە بەدیل سەپلایر یعنی دابینکەری غاز جگەل لە قەتەر و جگەل لە وڵاتانی خلیجەرگە رووسیا بدۆزنەوە بۆ ئەوروپا لێرەشە زۆر بە خەستی تورکیا لەسەر خەتە بە تایبەتی ئەگەر دیقەت بێ
هەوڵی کۆنتترۆلکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان و تورکیا لەلایەن تورکیا خۆیەوە بەشێکە لەم پرۆژێ و لە ئێوەشەوە سووریا بەشێکەکە بەشێک لە سووریا بەشێکە لەم پرۆژێ بۆیە ئەم کارتێکە لە بەغا ئەچمۆ سەر ئەم قسەی جەنابێت ئەم کارتێکە لە بەغا بەرز کراوە لە دادگای احتیداری ئەوەندەی کارتێکە بەرامبەر بە تورکیا و سعودیە و دۆحە و ئەبوزەبی و ئەمریکا لەگەڵ ئەوروپا کەمتر کارتەکە بەرامبەر ئێرەیە چونکە ئێرە وەکو ینی قوربانیەکەی هەرێمی کوردستان بە کوردەکەی قوربانیەکەی ئەگەر بێت و ئەوان زیاتر بیانەوێ ئەم بەڕێغازە لە ژێرپی رووسیا و ئێران دەربێن.